Mali as an international leader. مصدرين وجرينترين بريار بوكا إما هم بجاك مكاني نواتو دبكي همو أوانو دولة كاني تري أوروبا رأيان وابوكا كورت والبا يعني حكمي في السيفيل دوسكا. مسعود البرزاني مؤهل أكثر من غيره بقيادة الوضع الكردي، لا بل وقيادة العراق أيضا. قيادي بارتي بسروقادي بارزاني نمر بروجي فدراليات بكاتوا بروجي دانستان نكاني آينده. جهان که کرد لیکن نشر آزاید بلکه آمدان کردن لقانون لضبط و زیباتش آزاید. لە بەرەبەیانی ڕاپەڕین و دەرچوونی کوردستان لە ژێر دەستی ڕژێمی داپڵۆسێنەری بەعس کە بەهۆی بەرژەوەندی و ململانی جیهانی بەشێکی زۆری وڵاتانی ڕۆژاوا تا ئەو کات پشتیوانیان دەکرد. هاوکێشەکە گۆڕا. کورد لە ڕێفراندۆمی بەرپەرزدانەوەی زوڵم و ستەم واتە لە کۆڕەوی ملیۆنی بڕیاری یەکلاکەرەوەی خۆیدا کە بریتی بوو لە ئازادبوون و نەگەڕانەوە بۆ ژێری نیری ستەم و زۆرداری. ئەم کۆچە جیهانی ئازادی تووشی شۆک و هەڵوێستی ناچارەکی کرد. بزوتنەوەی ڕزگاریخوازی کورد بە یارمەتی ورەی پۆڵاینی هێزی پێشمەرگە چووە ناو قۆناغێکی مێژووی نوێ و ڕەوشێکی دیفاکتۆی دروست کرد. لە ساڵەکانی 91 و 92 بەتایبەتی و پاشەوەش گۆڕانکاری گەورە لە کوردستان دروست بوو. طبیعی گۆڕانکاریەکان یەکەمی ڕاپەڕین بوو. ڕاپەڕین 91 کرد و کوردستان هەمووی ڕزگار کرا لە پاشەوە حکوومەت هاتەوە بەعزی شوێن. پاش ئەوە کۆچە ملیۆنیەکە بوو. تەمەنەوە زۆر گرنگ بوو. پێشەوەش هەڵەبجە بوو وەرەو کۆنتر بوو. ئەو لەو کۆچە ملیۆنیە کە زۆر فراوان بوو، خەڵکێکی زۆر شەید بوو، وەزعێکی زۆر ناڕەوا بوو بەڕاستی. پاشەوە کە هەموو تەلەڤیزیۆن و میدیاکانی دنیا عەکسیان کردو دیان، یعنی خەڵق دیان تاسیرێکی یەکجار زۆری لە ئەمریکا و لە هەموو دنیا کرد کە ئەمە کارەساتێکی ئینسانیە نابێ بەجێ بهێڵێ. جێمز بیکەر خۆی وەزیری دەرەوەی ئەمریکا بوو، هات بە هێلیکۆپتەر دابەزی لە ناو ئەوانەی دەربەدەرەکان کە لە حدوودی تورکیا بوون و یەکسەر بە جۆرج بوشی وتی ئەم کارەساتە ئەگەر وا بەردەوام بێمە هیچ نەکەین زۆر زەرەر بۆ ئێمە، لەبەرەوە بە پەلە ڕێیان گۆڕی چوە قەراریان دابوو هیچ نەکەن. ڕێیان گۆڕی تەبعەن بۆ ئەوەی بێن و ئەوە مارین هات و سێف هێڤن دروست بوو لە پاشەوە و طبعاً ئۆزالیش دەوری باش بوو، ڕئیس جمهوری تورکیا چکۆ ئۆزالیکی و لەو مەسئولانی تورکیا کە ڕێیان زۆر باشتر بوو لەوانی تر. ئەمە مەبدەئەکە بەداخەوە نەبووە یاسا و زۆر کلنتۆن هەوڵیدا بەعزە ئیزافاتی لەسەر کردەوە نایانەوە بکنە یاسا و زۆر پێویستە بۆ ملەتانی بندەست و کەمایەتیەکان ئەم مەبدەئە ببێتە یاسا و مەجلسی ئەمن و جەمعیە عمومی ئومامی متحیدە ناوێرن بکەنە یاسا چۆ ئیلتزامات بەرامبەری کەم بێ. مەبادئ لەلایەن دەوڵەتەکان لە دوای مەساڵح دێتەوە. ئەگەر مەساڵحیان لە عێراق نەبووە بە پێی مەبدەی تەدەخولی ئینسانی نەدەهاتنەوە بۆ خۆدایان توانی واناکرد ئێمە
ئەو کۆچڕەوەیەک میلیۆنی بۆ ئیران و تورکیا دەیانتوانی پێشگیری لێ بکەنەوە. کۆچڕەوی ملەتی کورد بەرەو ئیران و تورکیا و چۆن عالەمی دیموکراسی هاتە دەنگ لەسەر محنەتی کورد کە ئەم ڕسمانە لە تێلەڤیزیۆن و ئەوانەیان بڵاویان ئەکردەوە زۆر تەسیرێکی گەورەیان هەبوو لەسەر زەمیری جیهانی بە حەقیقەت. ئێمەش لە وەختە لە دەرەوە بووین ڕۆڵمان هەبوو بە گەیاندنی دەنگی ملەتی ئێمە بە عالەم. The leadership of Kak Massoud back in 1991 when everything was terrible. What happened is what had happened is after Schwarzkopf signed the surrender agreement with Iraqis, it released the mechanized units to come up north and attack the Peshmerga. The Peshmerga had done a good job of defeating the Iraqis, but the Peshmerga, as you know, is light infantry. They didn't have any heavy weapons. And the Iraqi forces that were up there during the war were fairly light also. But as soon as they signed the agreement, the mechanized forces came north, and the Peshmerga had to fight a rearguard action to allow all the old people and children to escape into the mountains of Iran, the mountains of Turkey. Most of them were in the mountains of Turkey. And they were dying there at almost 1,000 a day at first. So we brought in a task force of Americans, Brits, Dutch, Spanish, French, and we brought the task force in order to push the Iraqi army out of there and to bring the people in from the mountains and provide shelter for them. باسکردن لە ڕۆلی سەرۆک مەسعود بارزانی پانتایەکی زۆر بەخۆیەوە دەگرێت. قۆناغەکانی کە سەرهەڵدانی هێنایەوە کایەوە بەدی من زۆر حساستر و گرنگتر بوونە. بەدیدی من سەرۆک بارزانی تەنها سەرۆکی حزبێک نییە. کورد ئوسێکی مهمە لە مەعادەلاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی لە دوای جەنگی جیهانی دووەم. سەرۆک بارزانی لە کتێبی بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە بەرگی پێنجەم تایبەت بە ڕاپەڕین لە نێوان دەرفەت و ئاستەنگەکاندا بە وردی تشک دەخاتە سەر ئەم دوو ڕووداوە گرنگە کە لە دوو ئازدا خۆی بەیان دەکات. هەوڵدان بۆ بنیادنانی دامەزراوە دەستوورەکان و بەدەستهێنانی پشتگیری نێودەوڵەتی و کرانەوە بەڕووی جیهاندا. لەم سۆنگەیەوە گەشتێکی دیبلۆماسی دەست پێ دەکات کە لە مێژووی خەباتی گەلی کووردا دەبێت بە خاڵی وەرچەرخان. لەم سۆنگەیەوە گەشتێکی دیبلۆماسی دەست پێ دەکات کە لە مێژووی خەباتی گەلی کووردا دەبێت بە خاڵی وەرچەرخان. بۆ ئەم مەبەستە یەکەم وێزگەی سەرۆک سەردانی تورکیایە لە 20 شوباتی 1992 بە جلوبەرگی کوردی و لە 21 شوبات چاوی بە تورکوت ئۆزالی سەرۆک کۆمار و سلێمان دێمیرلی سەرۆک وەزیران دەکەوێت. لەم دیدارەدا ئۆزال لە بەرامبەر سەرۆک بارزانیدا دان بەو زوڵم و ستەمەی سەرگەلی کووردا دەنێت کە بە ناوی سەروەری و یەکپارچەییەوە کراوە و دەڵێت چەند بڕگەیەک لە ناو دەستوری تورکیادا هەیە کاتێک بە تەنیا دەیخوێنمەوە هەست بە ئیحراجیەکی گەورە دەکەم. ئەو سەردانە بوو چەند وڵاتێک بوو گەورەترین وڵات ئەو وەختە کە تەسیری لە ئێمە هەبوو تورکیا بوو چونکە بە پێ هەڵوێست و موافقەتی تورکیا هێزەکانی هاوپەیمان نەیان دەتوانی یارمەتی ئێمە بدەن. ئەوە بوو یەکەمین سەردان بوو و
هەموو بەرپرسەکان سەر و کۆماری تورکیا بینرا سەرۆک وەزیران مەسئولینی گەورە ئەو وەختە سەرۆکی تورکیا پێشوو تورگوت ئۆزال عەتفی هەبوو لەسەر کورد بە حەقیقەت و چەندین ریفۆرمیش کرد کە کێشەی کوردی لە تورکیا چارەسەر بکرێت یعنی بەڕێگای زەبر و زەنگ و سەربازی و ئەوە چارەسەر ناکرێت و دەورێکی زوریش هەبوو بوو دامەزراندنی ناوچەی ئارام بوو گەڕانەوەی خەڵکی ئێمە لە تورکیا بوو ناوخاکی کوردستان ئەو سەردانە هەدەفی ئەوە بوو کە بەم عالەمەتێ بگەینین عەدالەتی کێشەی ئێمە و ئێمە بەرەو کوێ دەڕۆین و مووقفی هەڵوێستی خۆمان بۆیان ئەوە بکەین کە ڕاستە ئێمە ئێستا پارێزراوین دژی ڕژێمێ سەدام ناوچەی ئامنی هەیە دروست کراوە خەتە 36 هەیە کە نایڵن فڕۆکەی عێراقی تەعدا و هێرش بکەتە سەر ئێمە بەڵام فەراغێک هەبوو فەراغێکی ئیداری و دەستوریش هەبوو یعنی پاشی کەشانەوەی حکومەتیش و فەرزی ئابلوقە لەسەر هەرێم تەقریبەن ئێمە ماینەوە وەکو بەرەی کوردستانی لەوێ چەندین کۆبوونەوەمان کرد کە دەبێ ئێمە استیفادە لەم فرسەتە بکەین بۆ ملەتی خۆمان. What happened is, just prior to that, in '88, Saddam Hussein had started destroying all the villages. When we got there in '91, there were somewhere between 4,000 and 5,000 destroyed villages in all of northern Iraq. It was terrible, terrible. And you could walk in there, and you could, there wasn't a rock in there that you couldn't pick up because he had crushed all the rock where they couldn't rebuild. So you had this terrible thing of 5,000 villages being destroyed, people being homeless, and then on top of that, the war of the Iraqi army pushing the old people and the children and the women out of northern Iraq. What Kak Massoud did, he rallied all the people. He never let them lose heart. I mean, he kept in their minds the whole time that they would survive and they would make it better. And what he did is he got them all together. He got them back in those villages. He rebuilt those villages. He rebuilt the towns, and he brought it up to the level that you have now. No one in world history. Now, the other thing about that, he got no money from anybody. The U.S. didn't give him any money. The Brits didn't give him. He got no money. He did all of the improvement in Kurdistan from 1991 up through 2003. All the improvement in Kurdistan was on the shoulders of Massoud Barzani, and he did that himself. He was the leader. لنوته صدام وەکو کۆن نەما بۆ عالەمی دەرەوە هەموو تەیدی بکەن زدی خۆمەینی چونکە کوێتی گرت بوو پاش کوێت گرتن وەزعی گۆڕایە یعنی سەدام ئەوی کە هەموو تەیدیە کرد بوون بە دژی هەر هەمویان لە کوێت دەریان کرد ئەو کارە ساتە ڕوویدا شەڕەکەی کە لەگەڵیان کرد ئەمە هەمووی دەوری کێشا بوو ئەوەی ئۆپۆزیسیۆنی عێراقی و کورد ئۆپۆزیسیۆن دەورێکی وای نەبوو حسابی بۆ بکرێ و بتوانێت بچێتە دەوڵەتەکان بتوانێت بچێتە ئەمریکا بتوانێت سەرۆک کۆماری فەرەنسا و ئینگلتەرا و ئەڵمانیا و شوێنەکانی کە ببینێ و ئەمە زۆر گرنگ بوو بەڕاستی و گۆڕانکاریە بوو لە وەزعی کورد ئەو وەختەیە دوای ڕاپەرین کە پیشاندرا لە بۆ جیهان کە ملەتی کورد فیداکاری دەکا و هەر دەمینێ و هیچ ڕژێمێک نەیتوانیوە لە ناوی باتن ئەوە گۆڕان دیدی ڕۆژئاوا و هەتا دووەلی عەرەبی گۆڕا بەرامبەر بە کورد ئەوان دەستیان پێکرد کە پەیوەندی بە قیادەی کوردی بکەن پەرەپێدانی ئەو پەیوەندیانە دەستی پێکرد لە دوای ڕاپەڕین لە بیدایەتی ساڵی 92 سەرۆک وەزیرانی بریتانیا جۆن مێجەر سیاسەتمەدارێکی بریتانی بە ناوی جێفری ئارچەر ناردە کوردستان نامەیەکی تایبەتی بۆ جەنابی سەرۆک بارزانی نارد و داوەتی کرد کە بێتە بریتانیا
ئەوە بوو کە پەیوەندی دیبلۆماسی و سیاسی کورد لەگەر ئەوروپا پەرەیستاند و لەو کاتەوە پەیوەندەکان زیاتر بەرەو پێشچوون و پتەوتر بوون و لە شوباتی 1992 جنابی سەرۆک بارزانی هاتە لەندەن حکوومەتی بریتانی بە خۆی پرۆگرامێکی چڕی دانابوو لە بۆ جنابی سەرۆک کە هەر لە سەرۆک وەزیران و وەزیری دەرەوە و چەند بەرپرسێکی بەرزی بریتانی ببینیتن و هەروەها ڕێکیان خست کە سەرۆکی حزبی ئۆپۆزیسیۆنیش ببینی کە ئەوە نیل کینۆک بوو سەرۆکی پارتی کرێکاران حکوومەتی بریتانی هەستا بە ڕێخستنی ئەو هەم کۆبوونەوە گرنگانەی لە بۆ جەنابی سەرۆک. Barzani was told that Britain would maintain air power based in southern Turkey as part of the Allied deterrent against Saddam. The meeting was very positive and I'm glad about the results and we expressed بەریتانیا کە ناوەندێکی گەورەی سیاسەتی جیهانیە دەبێتە دووهەم وێزگەی سەردانەکەی سەرۆک بارزانی و شاندەیاوەرەکەی لە ڕۆژی 26 شوباتی 1992 لەگەڵ جۆن مێجەری سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە کۆ دەبنەوە. لە 28 شوبات سەرۆک بارزانی لە چاتم هاوس بابەتێک لەسەر ڕەوشی کوردستان پێشکەش دەکات و دواتر لە وەڵامی ڕۆژنامەنووسێک سەبارەت بە جیاوازی نێوان ئەم سەردانە و سەردانی ساڵی 1989 دەڵێ. لە ساڵی 1989 بەڕێکەوت لە ڕێستورانتێک چاوم بە فەرمانبەرێکی وەزارەتی دەرەوە کەوت. ئەمڕۆ لە داونینگتن سەرۆک وەزیران و وەزیرانی دەرەوە لە بەرچاوی ڕاگەیاندنەکان پێشوازیان لێکردن. لەم گەشتە دیبلۆماسیەدا بە پێچەوانەی هەوڵەکانی سەردەمی شاخ کە وڵاتانی ڕۆژئاوا پەیوەندێکی باشی ئابووری و سیاسیان لەگەڵ ڕژێمی بەعس هەبوو، دروستکردنی پەیوەندی لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی و گەیاندنی دەنگی گەلی کوردستان بە گوێی جیهاندا تەنیا لە ئاستێکی نافەرمی بوو. پەنجەرەی کوردستان بە ڕووی دنیادا تەنیا مێدیا و کۆمەلگای مەدەنی بوو. سەرۆک دەواازەیەکی فەرمی و گەورەی بەڕووی کوردستاندا کردەوە و لە ناوخۆشدا ئاستی پەیوەندی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی لەسەر خاکی کوردستان بەرەو ڕێکخستنەوە برد. نوێنەری ڕئیس وزرای بریتانیا هاتە کوردستان جەنابی سەرۆک لەگەری باس کرد کە ئەمە بەتەماین لە ئایندەی نزیکدا انتخاباتی کوردستان بکەین و ئەوانیش زۆر پێ خۆشحاڵ بوون و پێشوازیان لێ کرد. نه لەسەر مستەوای سەرۆک حکوومەت و سەرۆک کۆمار و ناوەڵڵا حتا موظفێکی بچووکی وەزارەتی دەرەوە ئێمە یعنی یەڵا دەمەتوانی بگەینێ. بەڵام علااقاتێکی ترمان هەبی خارجی ئەم حکوومەتە لەسەر کۆمەلگای مەدەنی لە ئیعلام لە مؤسسات لە منظەماتی ئینسانی ئەو دەوری خۆی هەبوو خاصەتەن ڕاگەیاندنی جیهانی پەیوەندیەکی زۆر قۆڵ و بەهێزمان هەبوو لەسەر یعنی گەورەترین پاڵپشتی ئێمە ڕاگەیاندنی جیهانی بوو بە حقیقت. الحقيقة أنا علاقتي بمسعود البرزاني قوية وهو أخ عزيز وصديق وفي بالنسبة لي وإحنا اشتركنا في رؤية واحدة فيما يتعلق بموقفنا من النظام العراقي السابق نظام صدام حسين. والأخ مسعود طبعا كان تحت ضغط كبير فهو كان من ناحية هو جزء من القيادة التاريخية للحركة الكردية ومن ناحية أخرى كان تحت ضغط لأن كردستان كانت تحت ضغط حصارين، حصار من نظام صدام حسين بعد انسحاب الإدارة من كردستان ونظام والحصار المفروض على العراق، فكانوا الأكراد يعيشون حصارين. ومع هذا استطاع مسعود البرزاني أن يستمر بكفاحه ضد النظام الطاغية صدام واستطاع أن يحقق ثبات للحركة الكردية، لكن كانت هناك معرقلات أمامه.
أحد المعرقلات هي النظام الإقليمي. لە ڕۆژی دەی ئاداری 1992 لە کۆشکی ئیلیزێ سەرۆک بارزانی لەلایەن دۆستی کورد و سەرۆکی فەڕەنسا فرانسوا میتران پێشوازی لێ دەکرێت. بارزانی دەڵێت جەنابی سەرۆک بە درێژایی مێژوو زوڵمێکی گەورە لەگەلەکەمان کراوە. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ من. هیوایەکی گەورەمان بە جەنابەت هەیە بۆ ئەوەی ڕێگە نەدرێت جارێکی دیکە زوڵممان لێ بکرێت و توژی کارەسات ببینەوە. لە درێژەی کۆبوونەوەکەی سەرۆک میتران و سەرۆک بارزانی سەرۆک میتران دەڵێت من دۆستی گەلەکەتان و دەرفەتێک هاتۆتە ئاراوە بۆ خۆتان سوودی لێوەربگرن. سەرۆک بارزانی بە میتران دەڵێت کوردستان خۆی بۆ هەڵبژاردن ئامادە دەکات. سەرۆکی فەڕەنسا ئەمە بە هەنگاوێکی گرنگ و پیرۆز دەبینێت و دەبێتە سەرەتای پەڕینەوە بەرەو دامەزراوە یاساییەکان کە بە جۆرێکی ڕیشەیی هێندەی تر سۆزی ڕۆژئاوایی بۆ دۆزی کورد زیاد کرد. طبعا باشترین دەوڵەت لە وەختە فەڕەنسا بوو کە تەییدی کێشەی کوردیە کرد. مەدام میترانیش ئەوە خێزانی سەرۆک میتران دەورێکی زۆریە بوو بۆی باسی کورد و دیعایە بۆ کوردوانە. لەبەرەوە فرانسۆ میترانیش یعنی سەرۆک فرانسۆ میتران ئەویش دەورێکی زۆری هەبوو، حتا دەوری هەبوو لەگەڵ ژنەکەی بۆی کورد ئاش بنەوە یەکێتی و پارتی. ینی لە پاشە ئەوە بوو هەموو ئەوان و دەوڵەتەکانی تری ئەوروپا ڕێیان وابوو کە کورد هەوڵ بە یعنی حکومێکی سیڤیل دروستکە، حکومە سیڤیلەکەش هەڵبژاردن بکرێ و شتیوا بکرێوان وەلەو نەهاتنە هاوکاریمان من لە هەڵبژاردن و شتیوا نەیانویست بە ڕەسمی ئەتراف پێ بکەن، بەڵام ئەوە تاسیری هەبوو. بەڵام باشترینیان فەڕەنسا بوو. لەو کاتەش فەڕەنسا 6 مانگ سەرۆکی ئەوروپاش بوو، ئەویش تاسیری هەبوو و حتا فەڕەنسیەکان لەگەڵ کلینتنیش قسەیان کرد کە وەختی خۆی سەرۆکۆماری ئەو کاتە سەرۆکۆماری ئەمریکا بوو. لەبەرەوە فەڕەنسا دەوری زۆر بوو و لەبیر ناچێ ئەو دەورەی کە فەڕەنسا دیبوویان. گرنگترین کلیل بۆ وەفدەکان و پێشوازی ئەو خیتابە بوو کە جەنابی سەرۆک لە کۆیە لە نەورۆزی کۆی باسی کردەوە کە داوای کردەوە ئێمە لە شەرعیەتی سەوری شاخەوە بینەوە شەرعیەتی موسسات و ملەتی ئێمە نوێنەرانی خۆی یا موسساتی خۆی هەلبژێرێ لە هەرێمی کوردستاندا. خەڵکێک لە دەرەوە تەماشای جەوهەری ئینسان دەکەن، تەماشای مەزهەری ئینسان دەکەن ناکەن. جەنابی سەرۆک هەم مەزهەری و هەم جەوهەری جەلبی ئینتیباهی خەڵک دەکاتەوە. مەزهەرەکەی تاریخەکەیتی، جەوهەرەکەی ئەوەی مخرجاتی وەکو عەرەب دەڵێن ئەوەی لە مێشکی دێتە دەرێ، ئەوەی لە فکری دێتە دەرێ کە خەڵک تەبەنی دەکاتەوە. و باشترین تر جەنابی سەرۆک لە کۆبوونەوەکی جەماوەری لە کۆی داوای کرد کە هەڵبژاردن ببن لە شەرعیەتی شۆڕەشگێری بچن بۆ شەرعیەتی یاسایی و چەندین کۆبوونەوەی بەرەی کوردستانی کرا کە ئێمە دەبێ بەرەو هەڵبژاردن بچین، خۆمان ئامادە بکەین هەڵبژاردنەکی ئەوە بکەین و نیشانی عالەمیش بدەین کە ئێمە فەرقین، ئێمە جیاوازین لە ڕژێمی دیکتاتۆری و حەقە پاڵپشتی دەرەوە زیاتر بیت بۆ ئێمە. بەس دەبێ هەڵبژاردن بکەین، دەبێ جێبەجێ مافەکانی مرۆڤ بکەین، دەبێ یاسا حاکم بیت، دەبێ ئەو قیەمی دیموکراسیەتی لیبرالی غەربی هەیە بەڕاستی ئەوە لەگەڵ بەرژەوەندی ئێمە گونجێت. هەوڵماندا هاوکاری کۆ بکەینەوە بۆ کێشەی هەڵبژاردن و پشتگیری ئەم وڵاتانە لە فەرەنسا، لە ئەلمانیا، لە بەریتانیا، لە منەزەماتی ناودەوڵەتی، لە نەمسا. بە تەسەووری من هەر وەکو مێژوو ئەخۆینمەوە مەسترین و گرنگترین بریار بوو کە ئێمە هەڵبژاردنەکانی 92 بکەین. ئەو وەختە عالەم هەموو دژی ئێمە بوو، یعنی پێیان باش نەبوو، وڵاتانی دراوسێ پێیان باش نەبوو. من بیرم دێتەوە ئەو وەختە حتا ئەمریکا زدی ئەوە بوو ئەم هەڵبژاردنە ببیت بە بەو شێوەیە، مەترسی هەبوو
داوا لە خەڵکی خۆی دەکرد کە نەچن بەڵام بریارێکی ژیرانە بوو و مێژووی بوو کردمان بەڕاستی هۆکاری زۆر گرنگ و تایبەتی هەبوو کە ئەو پەرلەمانم ئەتوانم بڵێم لە ئێستا ئەگەر سەرکەوتوتر نەبوو بێت و ئەزانم لە پاشەوە نەبوو یەکێ لەوانە ئەوانەی کە هاتنە ناوی زۆربەی زۆری ئەوانەی کە لە ناو پەرلەمانە بوون لە قیادەی میلەتی کورد بوون یعنی بڕیارەکان لە ناو پەرلەمانە دەرئەچوو ئەتوانرا دەربچوێنرایە و زۆربەی زۆری ئەوانش کە لە ناو قیادەی سیاسی میلەتی کوردانە بوون لە ناو قیادەی منەظەمات و ڕێکخراوەکانی ناو کوردستان بوون وەکو هەموو بەکێتی مامۆستایانی کێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان هەموو بابەتەکانی تر سەرکردەکانیان لە ناو پەرلەمانە بوو لەبەرەوە کاریگەریەکی زۆر ئاسایی و چاکی هەبوو بۆ ئەوەی کە پەرلەمان بتوانێت بڕیار بدا. یەکێکی تر لە قۆناغە گرنگەکانی گەشتە دیبلۆماسیەکەی سەرۆک بەرزانی سەردانی نەمسا بوو لە 20 ئاداری 1992 دەگاتە ڤێننا و چاوی بۆ وەزیری دەرەوە مۆی سمۆک دەکەوێت و لەوێدا داوای هاوکاری دەکات بۆ زانکۆی سەلاحەدین وەک زانکۆی تاقانەی کوردستان مۆک دەڵێت ئەوەندەی لە تواناماندا بووە لە ڕێگای نەتەوەی گرتوەکانەوە هاوکاریمان کردوون سەرۆک لە وەڵامدا دەڵێت ئەوە بابەتی خۆراک بوو بەڵام ئەمایان بۆ زانکۆیە زانکۆمان هەبێت با نانمان نەبێت ئەم هەڵوێستەی کاک مەسعود ئینعکاسێکی وای کرد لەناو عالەم لەناو تەڵەبە و مامۆسان هەموو کەسێک بیرەتیە ئەم قسەیە دوو قسەیە ئارامە نییە یەکەکیان کە پارە بۆ هیچ شێکمان ناوێت بۆ زانکۆمان نەوێت دووەمینیان کە ئەو خۆی مستعیدە ببێتە حرەسێک لە جامیان ئەم دوو هەڵوێستە وەی کرد ڕۆلی کاک مەسعود زۆر بەرز بنرخێنرێ هەموو حیزبەکان پاڵپشتی زانکۆیان دەکرد بەڕاستی هەموو دەیانویست زانکۆ بمینێ ئەوجا لە کاک مەسعودەوە بیگرە تا مامزەلالیش و قیادەی حیزبەکان کاک ڕەسوول بامەند و قیادەی حیزبەکان هەمویان ینی بەڕاستی پاڵپشتی زانکۆیان دەکرد لە ناو ستافی جامیعە ئینتیخابات کرا مەلایی دەرچوو ئەمە ڕەتفعلێکی زۆر گەورەی داوە لە گەڕانەوەی بۆ کوردستان سەرۆک بارزانی هەم لەگەڵ بەرەی کوردستانی و هەم لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی کۆ دەبێتەوە و باسی دەرەنجامەکانی سەردانەکەی دەکات و دواتر لە 12 نیسانی 1992 لە کۆبوونەوەیکی جەماوەریدا لەگەڵ بەشێکی فراوان لە ئاپۆڕای خەڵک دوایین دەستکەوتی گەشتەکەی لەسەر ئاستی نێودەوڵەتی شی دەکاتەوە. بەمەبەستی بەدەستهێنانی پشتیوانی زیاتر و دامەزراندنی دامەزراوە شەریعەکان و فۆرمێکی تازە لە پەیوەندی نێوان هەرێم و ناوەند ئەم جارە سەرۆک بە گەشتێکی فەرمی سەردانی ئەمریکا دەکات. لە 24 تەمموزی ساڵی 1992 لە ڕێگەی چوون بۆ ویلایەتە یەکگرتووەکان لە تورکیا جارێکی تر چاوی بە سەرۆک کۆمار تورکۆت ئۆزال دەکەوێتەوە لەم کۆبوونەوەیەدا بیرۆکەی فیدرالیزم تاوتوێ دەکەن. لە حقیقت فیدرالیەت لە دوای سەرهەڵدان نەبووە عملی لە دوای سەرهەڵدان بوو لە یەک تەرەفە دوای کە 2003 کە ڕژێم گۆڕا چوو حکوومەتی عێراقی پێشوو اعترافی بە فیدرالیەتی ئەمەی نەکرد ئەمما مەسەلەی بیرۆکەی فیدرالیەت ئەگەڕێتەوە بۆ ساڵی 74 پارتی دیموکراتی کوردستان لە 74 دوای شەڕ هەڵگیرسان ڕژێمی عێراق قیادەی پارتی بە سەرۆکاتی بارزانی نەمر بیر لەوەی کردووە کە فیدرالیەت پرۆژەی فیدرالیەت بکاتەوە پرۆژەی دانوستاندنەکانی ئایندە ئەگەر هاتو ڕژێمی عێراق داوای مفاوزاتی کرد و لژنەیەکی دامەزراند بۆ ئامادەکردنی پرۆژەی فیدرالیەت ئەوەی بەبیرم بێ لە خاڵی خۆشبووان جەرجی فەتحوڵڵا
كاك سامي، حبيب محمد كريم، إبراهيم أحمد، عمر دبابة، شمس الدين مفتي، كاك سامي مقوتوا، على كل أماني حقوق قانون داني عراق بون أجر بغلاد نبم كمال محي الدين ساخة لهوليريان لكويا وصا من أوبيكا ولا مكبير يخستن بوين بيروكي فدراليات لويوا درست بوا مسألة فدراليات هلا حفتاو بينجوا كشورش إيلول تيكسو رأي واهبوا لنا زور كسا كلموا دوا أجر شورش كرايوا دبدا فدرالي بكريش وأوتونومي لغال شورش إيلول روش اعترافي بيكراو باندرسو يا ريكودني آزارو أنا دبو باجوا بحسي فدرالي بكرا دعوة أكرا خلق دعوة يكر لدر وزور دوست معنا بو بيان باجبو وديانوت حكم ذاتي ضماناتي زورتيانية فدرالي باشترا او پرسه بحث کرا بحقیقت بس هر وکو لکتاب جناب سروک هاتوا اما پاشی چوینا امریکا يعني عم موضوع لقال اوانش مان بحث كر لقال وفدي اوبوزيسيون عراقي شو وقتها عم موضوع بحث كرها صار استكي برز لسر مستوى جيمس بيكر وقت خو وزير خارجية بو جناب السروك عم موضوعات طرح كر كإما سيستمك مان دويت كسيستمك يفيدرالي بيت يعني إما ما في شارنوسي خومان بزاني چونك لا أدبيات معارضة أو وقتا أو كيشامان طرح كرد بي دان بما في شارنوسي ملتي كرد هبي او موضوع وقت الطرح كنا قلت ما شتكي قشتيها يا عامة اما وكو امريكا ولاتكين جوازي مان هيا زورقاز مان هيا بس سيستمي فيدرالي اما سركوتي او ابو باور بك خالكي اساسي بو ك بوچونكاني سركرداتي كرد او وقتا براو او اتشون كادا بيحاول بدين او سيستمي فيدرالي بتشسبني. من مسعود البرزاني تبنى فكرة الفيدرالية الكردية اللي هي متطورة عن الحكم الذاتي. ايران وتركيا وسوريا كانوا طبعا بالاضافة الى صدام كانوا ضد هذا الموقف بالكامل. وكانت تجري اجتماعات تركية ايرانية سورية مستمرة لتطويق الأكراد وعدم السماح لهم بالتنفيذ هذا المشروع. أنا شخصيا فتحت الإدارة التركية والإدارة السورية أنه لا يجوز تطويق الأكراد بهذه الطريقة وبهذا الشكل، ويجب أن تكون هناك نوع من الانفتاح على الأكراد والحوار مع الأكراد. لا يجوز فرض صيغة على الأكراد بهذه الطريقة. The biggest problem I think with Kurdistan has had is the fact that the U.S., specifically the State Department, has had a very narrow vision of Iraq, and they only want one Iraq. They don't want an Arab Iraq and a Kurdish Iraq. They only want one Iraq, and that Iraq is Arab Iraq. And so they did not want any federalism. In fact, I proposed, before I went over there, I proposed that we put in the federalism in the Constitution, and I was told, don't want to ever hear that word again. There will be no federalism. The Kurds needed something. The Kurdish leadership needed something. It had to go through Baghdad, and when Baghdad then took it and changed it to what they wanted it to be, and then they put the request forward. So the problem with federalism, although you have a degree of federalism now that you built into the Constitution, but the U.S. didn't have much to do with that. So what you have now is some federalism, but you didn't have the federalism that I wanted to see when I got there. I thought the best thing we could do is have federalism.
بەرزی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە کوردستانی عێراق ببی بە فدرالی. هەموو ئەوانەی کە دەیدی سەدامیان نەکردو حسابیان بۆ ئێمە نەئەکردو ئەنفال کراین و کیمیای لێدران هیچ قسەیان نەکرد لەگەڵ سەدام بوون بە دژی سەدام کە بوون بە دژی بە تەبیعەت ئەوی دژی سەدامە مەرحەبایەکەن هاتوچۆیەکەن داوا ئەکەن داوەتیەکەن لەم دەوڵە گۆڕا شتەکە کە گۆڕا ئیتر کۆچەکە تاسیری هەبوو ڕاپەڕینەکە تاسیری هەبوو شتی تیش تاسیری هەبوو هاوکاری یەکێتی و پارتیش لەو کە فترەیە هەبوو ئەویش تاسیرێکی بچوونکە وەزعی عێراقمی گۆڕا وەزعی دەرەوە بەرامبەر عێراق گۆڕا لەبەر ئەوە طبعاً ئیتر کوردیش وەکو هێزی سەرەکی ئۆپۆزیسیۆن لە عێراق حسابی زیاتر بۆ کراوە بەڵام هەر حسابەکە نەبوو بە حسابێکی سیاسی حسابێکی ئینسانی بوو مافی مرۆڤ بوو شتانە بەڵام تاسیری سیاسیشیە بوو تەواو. پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکاتی بارزانی نەمر دوێنێ و لە دوای 75 و 79 بە سەرۆکاتی مەسعود بارزانی کاریگەرێکی یان کارکتەرێکی گرنگە کە تەمسیلی مەسەلەی کوردی بکاتەوە لەو معادلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نێودەوڵەتی. بۆیە هەر مەحفەلێک یان هەر گرد هەمایەک ببێتەوە یان کۆنگرەیەک بکرێتەوە ئیتر لە لیبیا بێ لە سووریا بێ لە تەهران بێ لە تورکیا بێ لە ئەوروپا بێ لە ئەمریکا بوونی کورد ضروریە و بێت هەردید سەرۆک بارزانی یەکێک لە هەرە گرنگترین نوێنەران من نامەوێ بڵێم تەنها نوێنەر بەڵام چوارچێوەی گرنگی تەمسیلی کورد و کوردستان سەرۆک مەسعود بارزانی دەکاتەوە. لەبەرەوە وەفدەکانی کە بوون لەو وڵاتانەی کە پشتیوانیە شێوەک لە شێوان قەزیەی کوردی تێدا تەرەفێک بووە لەگەل مەعارەزەی کە لە سووریا پشتیوانی دەکرا پارتی دیموکراتی کوردستان و حزبەکانی تر یەکێتی نیشتیمانی و حزبی شیوعی عێراقی ئەوسا تەرەف بوونە لەو مۆزوع لەگەل حزبەکانی تر حزبی بەعس بووە لە مؤتەمەرە شەعب العەرەبیش ئەوەی لە لیبیا کرا دیسان جەنابی سەرۆک نەک حزوری بەرچاو بووە سەبەب بووە کە جیگای ئەحزابەکانی تریش بێتەوە و لە یادمە ئەگەر ئەو جەنابیان نەبا وەفدی مەجلیسی ئاعلای ئیرانی ئیسلامی عێراق ئەوسا دانەویست لە مؤتەمەرەکە بکشێنەوە. معارەزای عێراقی ئەو وەختە هەبوو زۆر معارەزات هەبوو لە سووریا هەبوو لە ئێران هەبوو مؤتەمەری نیشتیمانی عێراقی هەبوو کە ئەوە ئەساسەکەی بوو هەڵوێست و بریارەکانی ئیجابی بوون بە نسبەت کورد یعنی خاصەتەن ئەمە شەهادەیەکە بوو مێژوو هەڵوێستی دکتۆر ئەحمەد چەلەبی خوا عەفو بکات زۆر پشتواني كيشي كرد بو پشتواني فيدرالي بو. وأذكر حادثة أخرى من قرروا بعض الفئات الأطراف المعارضة الصدام بالجيش العراقي. أخذنا موقف مشترك أنا ومسعود البرزاني وحسن نقيب الله يرحمه، وهو أنه إحنا ما نشترك بهاي الحرب التحرير مع حرب سميت بحرب التحرير. صار ضرب ويا الجيش العراقي بالأطراف يعني مو بالعمق. احنا كنا نعدي وكان عندنا تنظيم خاص تنسيق كامل انا ومسعود البرزاني في مسألة اعداد خطة عسكرية لقلب نظام الحكومة. معارضة عراقية وقت دو نوع بو معارضة ANC هبو مؤتمري كونغري اجتماعي أبي أحمد شلبي سكرتيري بو ودروس بو لا كونغري كيفينا لحزيراني نصون ودو وطبعا امريكا وانجلترا وانا تيديانا كرت ترك زور لقلينا بو طبعا ويشيتي بارتيز اندام بونتا اندام سريتي بون قوتك يشيتي بارتي بون منطقك اوان بون قوتك اوان بون اوانيكا هم اعلامي بو زياتر بلان بناوي عراق وامريكا ولا انا كان جانيز بناوي عراق يشكل قلتون كرد بتايبتي كبناوي كرد وكان كتورشي وانا بيان ناخوزو لبروا أوانا هبون جماعتي تيشبون معارضة أوانيش لسوريا وإيران بون إسلاميا كانوا نتو برستكان أواني لسوريا بون أوانا شبون
هەر هەمویان حسابیان بۆ کورد دەکرد چونکە کورد ئەساس بوو. لە 28 تەمموز سەرۆک لەگەڵ مەرحوم مام جەلال کۆ دەبنەوە بۆ یەکخستنی گوتاری کورد و ئۆپۆزیسیۆنی عێراقی. پاشان لەگەڵ جەیمس بێکەری وەزیری دەرەوە کۆ دەبنەوە. وێڕای مام جەلال محەممەد بەحرالعلوم، سەلاح شێخلی و عارف عەبدوڕەزاق و لەیس کوبە وەک ئەندامانی شاندەکە پرسی لابردنی سەدام حوسێن و گۆڕینی سیستەمی فەرمانڕەوایی و گەمارۆکانی سەر عێراق شەن و کەو دەکەن. لەم کۆبوونەوەیەدا سەرۆک بارزانی دەڵێت ڕەنگە گۆڕینی ڕژێم ئاسانتر بێت لەوەی کە ئایا دوای ڕژێم چ بەرنامەیەک هەبێت بۆ حکومڕانی لە عێراقدا. لە چەند سال پێشتر ئەو معارزی عێراقی هەموو بنکەیان لە کوردستان هەبوو و کوردستان داعمی دەکردن و پشتگیری لە دەکردن و ئەوانەش هەمویان سەرکردایەتیان هەبوو لە دەرەوە کە جەنابی سەرۆک دەهات کۆ دەبوونەوە لەگەری و باسی کورد و جەنابی سەرۆک لەگەر ئەو لایەنانە ئەوە بوو کە پێش هەر خۆتوەک بچنە پێش لە بۆ گۆڕینی ڕژێم پێویستە مافەکانی کورد دابین بکرێتن و بەدیلی گۆڕان کاری لە حکومەتی عێراق و ڕژێمی عێراق هەبیتن پێشەوەی کە بەرەو پێش بچن لە بۆ هەر هناك وعود كبيرة بدعم القضية سياسيا ومعنويا واقتصاديا وعلينا أن ننتظر إلى أن ينفذوا هذه الوعود ونأمل أن ينفذوها. پاشان سەرۆک پرسی فدرالیەت دەخاتە بەرباس و مام جەلال بە تەواوەتی پشتگیری دەکات و لە ئۆپۆزیسیۆنی عێراقیش ئەیاد عەلاوی و ئەحمەد چەلەبی پشتیوانی خۆیان دەردەبڕن بە پێچەوانەی هەندێکی تر لە ئەندامانی شاندەکەی ئۆپۆزیسیۆن کە تووشی هیستریا و شڵەژان دەبن. فدرالية كانت يعني بالبداية كان اكو تشنج من استماع كلمة فدرالية، لكن ويا الوقت صار انسجام. لكن المشكلة الدول سواء كانوا المحسوبين على نظام صدام أو الدول المحسوبين على نظام إيران أو المحسوبين على نظام تركيا أو على نظام سوريا أخذوا موقف معادي لهذا الموقف الفدرالية في كردستان. احنا ما أخذنا موقف معادي، بالعكس. برديدي من جرينترين بيشغل INC أو مؤتمري الوطني العراقي ك لقى أمريكا كان كوبو أحمد شلبي ومحمد بحر العلوم وحسن النقيب وجنابي سروكو أحمد إمام جلال گرنگترین کنگرەی بۆ کورد ڕۆلێکی تێدا بینی سەرۆک بارزانی بە تایبەتی کنگرەی ئۆپۆزیسیۆنی عێراقی بوو کە لە مانگی 12 2002 لە لەندەن بەسترا. پێکەوە لە تورکیا بووین، مؤتەمەرێکی سوحوفیان بەست، سوحوفیەک لێ پرسیاری تو لە هەولێر گوتوتەوە کەرکوو کوردستانیە، لێرە چی دەڵێ؟ گوتی لێرە و لە هەر شوێنێک من ئەڵێم کەرکوو کوردستانیە. طبی ئەم هەلوێستەنە گۆڕانەی جەنابی سەرۆک خەڵکێک تەسەورەکە ئەوانەی قسەکانی پێ ناخۆشە پێ قەڵس دەبن، بەعکسەوە ڕێزی زیاتر دەگرنەوە و دەلیلی دووربینیەک و سەباتەکە لەسەر هەلوێستەکانی نەتەوەی. You don't have another example in world history where a leader has taken people from being that far down to that far up in that short a time. 12 years, a destroyed country rebuilt and rebuilt beautifully in 12 years. I don't know of another leader that could have done that. He is I think I look at Massoud Barzani as one of the world's greatest leaders in my lifetime. But he's got no credit for that. But I think history has tragically overlooked Massoud Barzani as an international leader. No one could have done the things that he's accomplished. I don't know if anyone, like I said before, there's no example in world history of taking a group of people that were as low and as far down as they were and raising them as high as they could. كانت يعني مسؤولية مسعود مسؤولية كبيرة
من باب هو وريث تاريخي لملا مصطفى البرزاني، وريث تاريخي للقيادة والحركة الكردية. فلهذا احنا نعتقد أنه مسعود البرزاني مؤهل أكثر من غيره بقيادة الوضع الكردي، لا بل وقيادة العراق أيضا. ومسعود ما أخذ بعمره مصطف، يعني ما دخل سياسة محاور بالعراق، كان واضح بخطة وتوجهه السياسي وإلى آخره. لە 31 تەمموزی ساڵی 1992 ئەم جارەیان شاندێکی ئۆپۆزیسیۆنی عێراقی لە کۆشکی سپی لەگەڵ جەنەرال سکۆکرافت ڕاوێژکاری ئاسایشی ئەمریکا کۆ دەبنەوە. لەم کۆبوونەوەیەدا سەرۆک بارزانی دەڵێت گەلی کوردستان داوای گرانتیەک دەکات بۆ ئەوەی جارێکی تر تووشی کارەساتێکی تر نەبنەوە. ناوبراویش جەخت دەکاتەوە ئەوەی لە ساڵی 1975 ڕوویدا دووبارە نابێتەوە بە هیچ شێوەیەک بەجێتان ناهێڵ. دیبلۆماسیەتی کوردیە وەختە بتەکید هێشتر بوو کورد چوو لەناو بە بەحسەکانی جیهانی کە چ بکرێت چ نەکرێت، ئەلتیزامێکی نێودەوڵەتی دروست بوو، بریارێکی ئەنجومەنی ئاسایش هاتە دەرباسکردن بوو پاراستنی ملەتی کورد. ڕاستە بووچوونەکان مرۆڤیی بوون، بەڵام بە حقیقەت وەختی تو هێز دەئیدە و قوواتی تو عسکەری و بەشدار ئەبیت، لەبەر ئەوە جانبێکی سیاسیش هەبوو، نەبیت هەموو شتێک مرۆڤی بوو. دا 92 93 باش بوو، ئێمە پەیگەی ئێمە لە دەرەوە بەهێز بوو، حتا بەداخەوە شەڕی ناوخۆ قەومە لە 94 ئەویش فترەکی ناخۆش بوو زۆر 4 ساڵ بە فێرۆ ڕۆیشتن. تعاملی خەڵکەکە بەپێ حەجمی و کاریگەری تو دەبێتەوە، ئەمەش قاعدەیەکی عالەمیە. تو ئەگەر بەهێزبی و نفوزت هەبێت تعامل لەگەڵ بە شێوەیەکە و لەناو گوندیشدا لەناو عەشائیرەشدا ئەو بنەماڵانەی بەهێز و یان دەوڵەمەندن تعاملی خەڵکەکە لەگەڵیان بە شێوەیەکی تر دەبێت، اینجا چ سەلبیان ئیجاب. هەوڵە دیبلۆماسیەکان لە دەرەوە و یەکهەڵوێستی حیزب و جەماوەری کوردستان لە ناوەوە بۆ هۆی ئەوەی وڵاتانی ئەوروپا بە چاوێکی ئەرێنی سەیری ئەزمونە نوێکەی هەرێمی کوردستان بکەن. هەر بۆیە بۆ جاری دووەم لە 19 ئابی 1992 سەرۆک میتران پێشوازی لە سەرۆک بارزانی دەکات. ئەم جارەیان بە ئامادەبوونی مام جەلال داوای پشتگیری زیاتری دەوڵەتی فەرەنسا دەکرێت، بە تایبەتی بەرفراوانکردنی ناوچەی ئارام یان دژەفرین. سەرۆک میترانیش داوای یەکگرتووی لە هێزە سیاسەکانی کوردستان دەکات. سەرۆک بارزانی دەڵێت بەرژەوەندی گەلی کوردستان لە کەسەکان و حیزبەکان گەورەترە. هەر لە درێژەی گەشتەکەیدا ئەم جارەیان سەرۆک بارزانی بە مەبەستی دیدار لەگەڵ درێخراوەی پەنابەرانی سەربەنەتەوەی گرتوەکان و خاچی سووری نێودەوڵەتی و تاوتوێکردنی پرسی ئاوەرەکان سەردانی جنێڤ دەکات. لە 22 ئابی 1992 سەرۆک بارزانی لە جنێڤەوە ڕوو دەکاتە دیمەشقی پایتەختی سووریا و ڕۆژی دواتر لەگەڵ عەبدولحەلیم خەدام کۆ دەبێتەوە و باسی کۆنگرەی فراوانی ئۆپۆزیسیۆنی عێراق دەکرێت لە پێناو بەدەستێنانی پشتیوانی نێودەوڵەتی بۆ عێراق و کوردستان. لە دوای 92 لە دەرەوە و لە ناوەوە هەرێمی کوردستان بەگشتی هێزە ئەسەرەکیەکانی پارتی و یەکێتی جەنابی سەرۆک و ناکرێت مەرحوم مام جەلالیش نادیدا بگرینەوە، بووە جیگای تێڕوانینی کۆمەلگای نێودەوڵەتی و عەلاقاتی وڵاتەکان لەگەڵ عێراق لە ڕێگای کوردستانەوەش تەماشای عێراقیان دەکرد کە دەچوون بۆ دەرەوەش وەفدەکان بتاکید سەرۆک مەسعود بارزانی هەر لە ڕێدەی پێشی هەمووان. لە 28 ئاب سەرۆک لەگەڵ حافز ئەسەدی سەرۆکی سووریا کۆ دەبێتەوە سەبارەت بە ئۆپۆزیسیۆنی عێراق. ئەسەد پشتگیری ئەم تێگەشتنی سەرۆک بارزانی دەکات کە نە هیچ هێزێک لە گۆڕپانی عێراق بسڕێتەوە و نەکەس ببێت بە پاشکۆ.
دوجار لە ڕۆژی 3 ئەیلولی 1992 سەرۆک بارزانی دەگەڕێتەوە کوردستان و بە مەبەستی ئاگاداربوونی ئەندامانی پەرلەمان لە سەردان و گەشتە دیبلۆماسیەکەی ڕۆژی 7 ئەیلولی 1992 سەردانی پەرلەمان دەکات و پێشنیار دەکات پەرلەمان پرسی فیدرالیەت تاوتێ بکات چونکە زەمینەیەکی لە باری نێودەوڵەتی و ناوخۆی ڕەخساوە. ئیمڕۆ لە دەرەوە بە شاوێکی تر تەماشای خەڵکی کوردستانەکەن، ئیمڕۆ بە چاوێکی پڕێز و احترام تەماشای ئەنجومەنی نیشتیوانی کوردستانەکەن، چونکە بەرهەمێکی شەرعی ئێرادەی ملەتی کوردە بە هەڵبژاردنێکی ئازاد هاتووتە کایەوە. ئەوەی من لە بیرمەوە ئەزانم ئەو وەختە زیاتر ساسە و پێشکەوتوانی وڵاتان لە دەرەوە ئەهاتن لە ناو پەرلەمانە دائنیشتن. بۆ چونکە سەرکردەکانی کورد لەو کاتە زیاتر ئەهاتن و کەم مانگ هەبوو نێن کۆبوونەوەی لەگەڵ پەرلەمانە نەکەن. بۆیە ئەوەی کە لە بیرمە دوای ئەوەی کە چەند کۆبوونەوەیە کرا و دانیشتنی تایبەتی کرا و بەرنامەڕێزی کرا بۆ ئەوەی کە خاڵبەندی تەواوەتی کرا بۆ ئەوەی کە دەستور عملێک بۆ ئەندامانی پەرلەمان چۆن کار بکەن کە بڕیار بدرێت فیدرالیەت بۆ کوردستان بچەسپێت و پیادە بکرێ. ئەو کاتە جەنابی کاک مەسعودیش ڕۆشتە دەرەوە ئەوەی کە ئاگام لێبێ هاتیشەوە کۆبوونەوەی بە گەلێک لە ئەندامەکان کرد و لە ناو پەرلەمانیشە شەرحێکی وافیان کرد بۆ ئەوەی کە ئێستا لەبارە ئێمە ئیعلانی ئەم فیدرالیەتە بکەین. هەتا لە پەرلەمانە بڕیار درا و بیری لەوە کرایەوە کە ئاڵایەک هەبێت، ئەو ئاڵایە نیشانە بێ لەسەر سمبولی خەباتی میلەتەکەمان و هەر ئەو ئاڵا ئەسیل و ڕەسەنەش بێت کە پێشتر هەڵکراوە و بۆ ئەوەی کە نەبێتە شتێکی منافەسە بڵێن وەڵا ئەمڕۆ دروست کراوە. هەر بۆیە ڕۆژی 4 تشرینی یەکەمی 1992 پەرلەمانی کوردستان بە کۆی دەنگ بڕیار لەسەر فیدرالیزم دەدات و ئاڵای کوردستان دەبێت بە ئاڵای فەرمی هەرێمی کوردستان. اگر